کاکە باشیت وەزە چۆنە چاکی بە قوربان هیچ ڕۆژنامەیەکی لایە باسی پێکهێنانی حکوومەت کا حکوومەتی نوێ باسی پێگەێنانی گای باسی پێکنێنانی بکە نێنانی و پێگەێنانی هەردووچانە بێت هەردیگانە بێ وەڵام مەگە سەیری کەم زان وەڵی لەوانێ لامان بێت خەبەرێکێ مەسن لەسەر پێکهێنانی حکوومەت ئاوڵاتیمان بەرەگەر بەڵێ ئەمە هیچێکە لە ڕۆژنامەکان کە باسی پێکهێنانی حکوومەت دەکات گۆڕان سێجێگیری ڕەت نەکردوێتەوە سێجێگیری ڕەت نەکردوێتەوە دیارە ئەگە بابەتەکان ئێمە لە ناوە بیخوێنینەوە باس لە پێکهێنانی حکوومەت دەکات بیتانە 22 نۆ بوو 22 نۆی ساڵی 2013 یەکەم ڕۆژی پاییز ئێستا کە کەوتینەتە ماڵنی دوی ساڵی 2014ەوە بۆ ماوەی 140 ڕۆژە خەڵک لە چاوەڕوانی پێگەێنانی حکوومەتایە 140 ڕۆژە خەڵک لە چاوەڕوانی ئەوەدایە کە ئایا ئەم حکوومەتە ئەبێت چۆن پێک بێنرێت هەر لە 22 نۆ ئێمە چاوەڕین ئەو دەمە پاییز بوو ئێستا وردە وردە پێنینە بەهارەوە لە مانجی دوایین بەڵام چەند ڕۆژێکی تر ئەچینە ناو بەهارەوە ئاخۆوە پرسین ئێمە سێ وەرزمان تێپەڕان حکوومەتە لەدایک نەبوو یاخود ئەم حکوومەتە پێک نێنرا ئەبێ کەی لەدایک بێت لە کۆتاییم بەرنامەیەدا ئەچین بۆ شوێنێک با بزانین وەزعی ئەم حکوومەتەمان چۆنە ئەگەر لەدایک بوو یاخود ئەگەر پێکێنرا ئێمە ڕای هەوڵاتانی شەپرسین سەبارە بەمە ئایا تۆ لە چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتایی یاخود ئەوە تا بۆتە بابەتێک کە ڕەنگە لە بیری کەین یاخود بیرمان چوو بێتەوە لەگەڵمان نابن وەکو مەبدە کێشە نییە ئێمە بڕیاری ئەوەمانداوە لیجنەی هاوبەش دروست دەکەین ڕێکەوتین لەسەرەوەی کە کۆمەڵێک نقطەی مشتەرەکەی ئەتوانین بیکەین بە سەرەتای دەستپێکردنی کۆناغێکی تازەی پەیوەندی سیاسی دەمانەوەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بین لە حکوومەتی ئایندەی هەرێم قەناعەتمان گۆڕیوە لەسەر کۆمەڵێک بنەمای گرنگ کە ئەو حکوومەتە حکوومەتێکی شەراکەی حەقیقی بێ کۆبوونەوەیەکی باشمان کرد سەد و چل ڕۆژ لە چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتدا واللهی ئەمەلمان نەماوە بەڕاستی بۆ ئەمەلمان نەماوە واللهی برای بەڕێزم ئەوە زیاد لە 140 ڕۆژە 140 ڕۆژان پێنج لایەن سیانی سەرەکیین پارتی گۆڕانێکێتی نیشتیمانی و یەکگرت و کۆمەڵیش هەر پێنجیان هەتا ئێسا پارتی کە قیادە بەدەست ئەوەیە 140 ڕۆژە نەیتوانێت ئەم لایەنانە ڕازی کات و دەورێکی سەرەکی بێنێت تاوەکو ئەوەی کە لە بازارە ڕوویا ڕوونەیە لە بێ بازاڕی لە کەم دەرامەتی لەم نەمانی پارە لە بانقا هەموو کێشەکان پەیوەندی بۆەوە هەیە 140 ڕۆژ لە چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتدا 140 ڕۆژ زۆر زۆرە بەڵام بێ ئاگام ئەمە لێوە بێت 140 ڕۆژ موچەی خانەنشینیەوە خانەنشین هەموو موچەکان بەجارە دواکەوتووە دووهەم سولفەی زەواج 140 ڕۆژ دواکەوتووە سولفەی عەقار 140 ڕۆژ دواکەوتووە بەبوونی پێکهێنانی چییە؟ یعنی ئەگەر عەقار بدرێت خەڵکە بۆ خانوو ناکە بۆ سەقف ناکە بە ملیۆنان تەن شیش دواکەوتووە باران لێە بە هەزاران تەن کەوتووە چیمەتەوە لە چاودێری بیناکانە باران لێ تەڕ بووە ئەمەمووی بەبوونەوەی کە پێکهێنانی حکوومەت تەنها نەکە حکوومەتیش سوالکەرەکانی بازاڕی تەسیری تێکراوە جا من زۆرجا پرسیارێک لە خۆمەکەم کاکاروان هەڵێم ئەم میلەتی کوردە 40 ملیۆنە بۆچی خاوەنی ئاڵایەک نییە فەڵەستین ملیۆن و نوێک نابێت خەتەر لەوانەیە ملیۆنێک نەبێ کوێت نەچۆتە ملیۆنێک هەمووی دەوڵەتی خۆیان هەیە و ئاڵای خۆیان هەیە ئەی بڵێ ئێمە شایستەی ئەوە نەبین تا چەندێک تۆ وڵاتێک چاوەڕێی ئەوەکەی حکوومەت پێک بێنرێت یانەوە تا بابەتێکە کە لەبیر چۆتەوە والله من شخصی خۆم نە لە حکوومەتام نە بەشداری حکوومەتم کرد نە بەشداری دەنگانیش یعنی من میمانم بۆ حکوومەتە هەر نەماوە هەر باوەڕم بە حکوومەتی کوردی نییە ئەوە قەناعەتی خۆمە ئەی تا چەندێک هەستەکەی پێک ئێنرێت مەسەڵ وەکوی کە بینین ڕاگەاندنەکانە یانە هەستەکەی ئەم کۆرپەی ئەگەر وەکو کۆرپەی ئێستەی دیکەین لەبارە چێت و یاخود ئەگەر لەدایکیش بێت بە ناکامڵی لەدایکە بێت
وڵی ئەوە سینناروەیەکە هەموو ڕۆژێ ڕۆژەیەن بۆ لای بزوتنەوەی گۆڕان و ڕۆژێ ئەڵێ یەکێتیوە و ڕۆژێ ئەڵێ پارتیوە و ڕۆژێ دریانی ڕۆژە لە سێجێگر و ڕۆژێکەڵە ینی ئەو خەڵکە لەوە تازە تێگەیشتووە یعنی وە باشار باچی نەکەی کاکاروان نەبخوا من وەکو شخصی خۆم ئیمانم پێی نییە تر نازانم ترەوە من گەنجێکی سلێمانی و شخصی خۆم ئیمانم پێی نییە بە حکوومەت لەبەرەوەی هیچ بەرژەوەندێکی منی دیان نییە ئەتر ئیمانیشم پێی بێ 140 ڕۆژ لە چاوەڕوانی پێکێنانی حکومەتدا بۆ نمونە ئەگەر وا بیش بهێنین ئەم حکوومەتە و کۆرپەیەک وایە ئەگەر ئێستا لە ناوسکی نیشتیمانە بێت لە ناوسکی نیشتمانە بێت کە پێڵین دایک ئەبێم کۆرپەیە لەبار چوو بێت وەزعی چۆن بێت کاروانجیان تۆ کاتێکگەڵی ئەمە لەنەوە یەکام قسەیەمان کردای قەینا بەڵام ئێمە 23 دانە ساڵم و مارەسیە ماکەین نۆس لە 2023ەوە عێراق ڕزگار بووە ئەوەی ئەوان کردویانە بە نیسبەت عەرەبەوە حکوومەتیشی ئەو بابڕێنەوە حکوومەتێکەیە هیمالیچی ئێمە کە ئەوان هاتن ئەوان لێرە میوان بوون زۆربەی معارەزە لەم سلێمانی وەروە لە هەولێر لە بەشەکانی کوردستانەوە میوان بوون ئێستا ئەوان بەو شێوێ ممارەسەی دەسەڵات ئەکەن بەڵام ئێمە کە دوو ئەوەنی ئەوان پێش ئەوان ئێمە دەسەڵاتمان نەبووە ئەو قسەی بەڕێزەدەوە بۆ 1992 جایز بوو ئایا ئەم کۆرپەلەیە لە دایکە بێ ئیفلیج نابێ بە ساغی لە دایکە بێ بەڵام ئەم کۆرپەی تازەی کە ئێمە دڵمان پێ لە تەنازول ناکەن بۆ یەکتر یعنی بەڕاستی لایەنەکان بەرژەوەندی خۆیان لە پێش بەرژەوەندی میلەتەوە بۆ ئەمەیەکە لە شیعاری کورد بۆ ماوەی 100 ڕۆژە ئەم حکوومەتە ئێمە دڵمان ناوە پێی خەڵک دڵنی پیاوە کە چی تا ئێستا لە دایک نەبووە تا چەندێک تۆ چاوەڕێوەکە لە دایک بێت و مناڵێکی ساڵح چاوەڕێ ئەواکی کرد دایک بێ بەس لە هەمان کاتە ئاساییشە لەبەرەوەی کە ممکنە ئەم جاریان و گوزارەکانی کە نەبێت تەوان جاریان تۆزێ قورسترە پێکێنانی حکوومەت هەموومانەزانینەوە ڕۆژە پێک نێنراوە بەڵێ وایە 100 ڕۆژە بەس تەمەناگەین حکوومەتێک کە جێگای ڕزامەندی هەموو لایەک بێت پێک بهێنرێ و ئەگەر ئێمە وەکو مناڵێک سێری بکەین وەکو کۆرپەیەک سێری بکەین کە ئێستا ناوسکی نیشتیمانمانە باشەکە نیشتمان ناو بنین دایک تۆ بڵێ مناڵە ساڵح دەرچێ تەمەناگەین ئینشاڵڵا ساڵح بێت ئینشاڵڵا چاوەڕوانەکەین ئومێدەواری کە مناڵێکی ساڵح بێ ئەگەریش مناڵێکی بزیێ و عجول دەرچوو هەوڵین ئەو مناڵە بگەڕێنەوە سەر عاقڵ بین ئیشەڵا بەهۆی ئەوە کە هەموو ئەحزابەکان بەشداریەکەن ساڵا دەرەچێت بەڵام حکوومەت مناڵێکی ساوانێ پیر بووە بەس میلەت زەرمەندە کێ زەرمەندە ڕای من لەسەرم حکوومەتە هیچ شتێک ناڵێم بۆچی وەڵڵاهی نایڵێم ئەم حکوومەتە حکوومەتێک نییە بۆ میلەت نییە و هیچ ئیش و کارێکی بە میلەتەوە نییە و ئەوەیەوە بۆ هیچ ناڵیت ئەرە وەڵڵا بەرەوەڵا بەسە داوا لە حکوومەتە کەمیتە بەخوا بچێتەوە و ینی تر بەس ئەم دوو حکوومەت تۆڵی داوا لە حکوومەتاکە حکوومەتەکە دانەمەزراوە ئەخەکە دامەزرایەت ینی تر بەسێتە بەسێت ئەمە دوو دەلەسێت تاکەی خۆی لە خۆیان قەیرانی دروست کردووە دواکەوتنی حکوومەت بەڕاستی هەموو شتەکان بۆ بە قەیرانە بڕۆ لە بە تایبەتی لە کوردستانە ئەگەر حکوومەت نەبێ قەیرانێکی زۆر گەورەڕی کردوێتە وڵات و بە هیچ کەسێکی چارەسەر ناکرێت ئەم حکوومەتە گەر مناڵێک سێریکەی ناوسکی نیشتیمانە ئێستا باشە تۆ بڵی بە ساڵحی دایک بیان لا سارە وەڵایی من تەمە ناکەم بە ساڵحی لە دایک بێت وڵای هیوادارم حکوومەتێکی باش و ڕێک و پێک دروست ببێت هەموو کەس ئیسیفادە کات و ئەم کێشە و مەشاکیلە نەمێنیە 100 ڕۆژ ئێمە چاوەڕێوەکەین حکوومەت پێک بێنێت تۆ بڵی زیاتر چاوەڕێکەین وەڵڵاهی ئەوەیە نازانم نازانم ناوەڵڵا پاییز بوو ئەو دەمەی کە خەڵک چووە سەر سندوقی دەمدان ئەو کاتە گەڵا ڕێزان بوو گەڵا وردە هەڵ ئەوەری و ئەنیشتە سەر زەویەکە بوو بە زستان دارەکە گەڵای پێوە نەما ئێستا بەرەو بەهارە ڕۆین وردە ڕەنگە دارەکە چەکەرە دەرکات بۆ وەرزی نوێ کە وەرزی بەهارە ئەوە سێ وەرز تێپەڕی لە دوای دەندانمانەوە لە ڕۆژی 20 نوێە تۆ بڵێ ببێ بە چوار وەرز و جارێکی تر وەرزی پاییزیش بێتەوە هەر ئەم حکوومەتە پێک نێنرێت ئەو کاتە بڵین گەڵا ڕێزانە لە دوای ناوە بڕێکەوە گەڕێنەوە بۆلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن